پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگان. یەک دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. پێکارانە بە ئەقدەسێکی کەم ئیشەکەن و مانگانە موچەکانیان پێنادەن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بوونەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بنار مستەفا خۆشحاڵم چوارشەمەیەک تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 16 تەمموزی 2025 تایبەتە بە قسە و باس لەسەر دۆخی کوردستان، ناڕەزایەتیەکان و ڕاوەستانێک لەسەر ئەو سەرکوتەی کە لە لەلایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە بینراوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە لە ماوەی ئاخریشدا بەرامبەر ئەم ناڕەزایەتیانە. ئێوەش دەتوانن بە تێبینی و بە پرسیار و بە سەرنجەکانتان بەشدار بن و ئەوانی لە کۆمنت ئەیخەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین و وەڵامتان بۆ وەردەگرینەوە. لەگەڵ مامن بۆ بەرنامەکانی ئەمشەوە. بەڵێ بینەرانی عزیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر دۆخی نوێی کوردستان و ئەوەی کە ئەم ئاڵوگۆڕانەی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویان داوە چی کاریگەریەکیان لەسەر دۆخی ئێستای کوردستاندا داناوە و ئایندەکەی بەرەو کوێ دەڕات. ئەم بابەتەش تاوجێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئەو باش و سپاس بۆ خۆت و بۆ بەرنامەکە بۆ بیسەرانی بەرنامەکە. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە کەمتر لە دەمانی ڕابردووە کۆمەڵێ ئاڵوگۆڕی زۆر فراوان لە ناوچەکە و لە دراوسەکانی کوردستاندا ڕووی داوە. دەسەڵات لە سووریا ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە،
پەکە چەکی دانا و جەنگێکی 12 ڕۆژی لە نێوان ئێران و ئیسرائیل ڕوویدا و کە ئەمریکاش دەخاڵەتی تیادا بوو. هەموو ئەم ڕووداوانە چی کاریگەریەکیان لەسەر کوردستان، هەرێمی کوردستانی عێراق داناوە. زۆر باشە. هەڵبەتە ئەم باسەکە هەلوکو خۆت ئیشارەت پێ پەیوەندی بە دۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناڕاستەیە کە ئەم بەتابەت لێت توانین بڵێن 2 ساڵ و تاکو ئەو کاتی کە 12 ڕۆژ جەنگی ئیسرائیل بە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران ئەمانە دۆخێکی تازی هێنایە ناوچەکەەوە بەوەی کە مەسەن بۆ نمونە ئەگەر بینە سەر خاڵێک کە پێش ئەم 12 ڕۆژە یا پێش ئەو ماوەی لەوە پێش مەسەن باز لەسەر سووریا بوو، زۆر تەچی لەسەر ئەو تەچی لەسەر غەزە بوو، بەڵام لە ڕوودانی ئەو شەڕ و هێرشکردنە سەر هێرشی ئیسرائیل و ئێران تەواوی دۆخەکەی گۆڕی وە سەرنجی هەموو دنیا چۆ سەر ئەو دۆخە و دۆخی کوردستان و خەڵکی کوردستان و ئاحزابی سیاسی لە کوردستان نایانتوانی ناکرا کە نەزەریان یا ئینزاریان نەچێتە سەر ئەو شەڕە و ئەو شەڕە بەروکیۆڕە ئاکامەکەی چێ بێ و ئەمان چ زەرەرەکەن چی ئیسفادەیەکەن کەمە ئەومانەزانی کە لە باسەکانیانە زۆر مەسائلێکی جدی بوو بەتایبەتی ئەگە بینە سەر ئاحزابی ناسیۆنالیستی کورد و ئاحزابی حاکم من چەند قسە بکەم لەسەری لەوەی کە بۆچوونی جیاوازی تیا بوو ئەسڵەکەی بینان لەوە کردەوە کە ئێران کۆتایی دێت و جۆرێک ئەمان مستەفی دەبوون و حکومەتی عێراقی زەرمەندە بێ و پارتی پێگەی ئەچێتە باڵاتر و ئەتوانێت شت فەرزکا بەس حکومەتی بەغایە ئەو هاوسنی هێز بە قازانجی خۆی گۆڕێت بەڵام دۆخی 12 ڕۆژی شەڕەکە تەواو بوو و چاوەڕێی دێسا چاوەڕێی دانووسانێکەکەن کە ئەمریکا لەگەڵ ئێرانە بیکە ینی من بەبەستم چییە تاوای ڕۆژهڵاتی ناوەڕاستەوەی دۆخی عێراق هەتا ئێران هەتا عمومەن دۆخەکە چاوەڕوانن لەوەی کە ئێران لە بەرامبەر بوورە ئەمریکا لە بەرامبەر ئێرانە چیەکە ئەو دانووسانیان بەڕکوێ تافقاتیان چێ بێت بە تایبەتی ئەم شەڕە کە براوە تیا معلوم نییە ئەوەی کە چلایەنێک هەمووی ئەوەی براوەی بەڵام شەڕە ئەگەر ئەمریکا بیبردایەتەوە ئێستا بیبردایەتەوە ئێستا ئێرانیان ناچارە کرد تەسلیم بێ بە ئەو مەسائلانی کە ئەمە شەڕەکان لەسەر کرد بەڵام ببینین وەزەکە وەستاوە لە حاڵەتێکی ڕاوەستاوایە و ئەم حاڵ ڕاوەستاوە تەسی لەسەر کوردستانیش ئەوەیە کە پارتی یاخو ئاحزابی ناسیۆنالیستی کورد ئەو ئاسۆیە یا ئەو بۆچوونە یا ئەو چاوەڕوانەی کە بووی حکومەتی عێراق زەعیف بێ و بکەوێتە ژێر کاریگەری سیاسەتەکانی حکومەتی هەولێرەوە بە پێچاوانە دەرچوو یا دەرنەچوو یاخو ماوە ئەم هێنان و بنش ئەم ماوەیە کە حتا ئەوەی لێکەوتەوە کەموچە بۆ دوابخان و کە قابل و زیاتریش دوایخەن دۆخی کوردستانی تەواو خراپ بێتە بە تایبەتی ژیانی خەڵک ئەنی مەسەلەی ئەسلی کێشەی هەولێر و کێشەی بەغا لەسەر چاوەڕوانەیە لەو واقعەتی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کەوتو ئەو واقعەتی کە چاوەڕوانیەکەن ئەمریکا لە بەرامبەر ئێرانە چێکا و دانووسانەکانیان تاقانیان بەکوێگە ئەمە مەسەلەیەکی جیهانیشە بە تایبەتیە تا دەخالەتی رووسیا مەطرحە دەخالەتی سین مەطرحە لەم دانووسانەیە کە دۆخی ناوچەکە بە چ ئاقارێکا بەرژۆندەکانی ئەمریکا یا بەرژۆندەکانی ئیسرائیل تا چەند لەم دۆخەیە جێبەجێ بن یا موقعەتی ئێران چی بەسەریە ئەمانە هەمووی هەڵواسراوە ینی بەمعناگەتوان بڵم دۆخێکی ناڕۆشنە وەزێکی ڕۆشنیە کە بڵێن ئەم وەزع بەلایە کاکەوێت کە بە قازانجی ئەمریکا بێ بە قازانجی رووسیا و ئەبێت موقعەتی ئیسرائیل دەستکەوتەکانی ئیسرائیل چێوێ بەکوێگە و حتا گەست سەرنج بێ من ناڵم ئەبێ بەڵام ئەگەری ئەوەیە کە بازەکرێ لە لای چادرێتی احتیمالی ئەگەری جارێک کە شەڕشێت کە هەتا سوی کە ناتوانێت دانیشن تەوافقاتێکیان نەکردووە بارگرژی و من لانی هێزە جیهانەکان لە شوێنی خۆی لە ڕۆژهەڵاتی ناڕاستە ماوە وەزی کوردستانیش ناتوانین دای بڕینلەوە ڕەنگە لە شکڵا شەڕێ بێ لە بینی یاخو لانێ بێ لە بینی بەغا هەولێرە بەڵام کێشەکە لەوە گەورەترە کە لەسەر ئەم نادنی نەوت لەسەوەی کە ڕێژەی ئەو نوتەی ئەمەنیێرە چەنە ئەو چەند تەنازول دەکا ئەو چەند بوجدەکە ئایا و موچەکە ئایا نایە ئەمانە هەمووی شکلاتی مەسەلەکەن بەڵکو چاوەڕوانیەکەن کە تەنازول بە یەکتی بکەن هاوسەی پارتی ئێوێ یاخو
حکومەتی هەولێرێ تەوازنەکە بە خازانجی خۆی بێ ئێرانیش حکومەتی بەغاش چاڕێکاوتە ئاڵوگۆڕانی کە ئەگە لە ئێران جێگۆڕێگەیەکی ئیجابی هەبێ لەم دانووسانانەیە بە خازانجی خۆی بێ ئەمە معلق هەماوەتەوە بەڵام ئەمەی کە آخر ئیتفاقیت ڕێکوتن کە کردویانە لەسەرەوەی کە بڵێن موچەکە بدرێ بەشێکە لەوەی کە ئیتر لەوە زیاتر چاوەڕوانی بۆیان زەحمەتە ئەنی بەمعنە کێشەی ئەو کێشەیە ئەو مەسلەی کە لە نێوان بەغا هەولێرە هەیە وەکو خۆی ماوە ناتوانین بڵێن ئەو کێشەیە حەل بووە چونکە بەشێکی پەیوەندە بۆی کە حکومەتی فێدرالی فەشەری کردووە و بەشێکە لەوەی کە دۆخەکە هەڵواسراوە و معلوم نییە لایەنەکە ساغە بێتەوە وەزێکی هەڵواسراو کە ئایندەکەی چۆنە بێ ناتوان دە قسەیەکی جدی لەسەر بکرێ هەتاکو سیاسەتی ئەمریکا سەرجد ئەمریکا لە مقابلی زێرێزەکانی ترا و تەوافقات لەگەڵ ئێرانەکە بەکوێگە ئەمە ماوەتەوە و بەڕێ من عمومی دۆخەکە هەموو لایەک چاوەڕوانی ئەوەیە بەڵام لەسەر پێگەی قوارەی هەرێم کە لەلایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە زۆر دەهێنرێت و پاراستنی ئەم قوارەیە بۆ نمونەیەکێک بۆ لە خاڵی ڕێکوتنی نێوان مەکتەبی سیاسی پارتیوێکێتیکە لە ڕۆژانی ڕابردوو تا کۆبوونەوە هەروەها لە چەند ڕۆژبەر لە ئێستا قوبات تاڵەبانی وتی کە ئامانجی بەفان نەهێشتنی تەواوی ئەم قوارەیە ئەمە چەندێک هەڕەشەیەکی جددیە لەسەر مانەوەی ئەم قوارەیە لە دەستیەکێتی و پارتیدا با بڵێن ئەگەر سەرنجی قسەکانی پێشووی مندا دابێ یا بیسەرانیش ئەگەر ئاگاداری قسانی بن من باسەکە کەم هاوسەنی هێست مۆزوعی دروست بەجالەوەی دۆخەکە پەیوەندە بە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناڕاستەوە کە بە چێگە موقعیەتی تورکیا چێ بێ موقعیەتی سووریا چێ بێ هەمووی لە ئاڵوگۆڕاتەوە بەسەر سێری کە ترامپ سزاکانی لەسەر سووریا لابێت بۆ پشتیوانی لە ئەحمەد شەرعەکە ئەمە ئاڵوگۆڕەکە کە دوای ئەم 12 ڕۆژە لە ناوچەکەیە ڕووی داوە هاتۆتە پێشەوە کە تەنازولاتێکە ئەمریکایکە بۆ پاراستنی حکومەتی شەرع نەگەوەی کە حکومەتێکی ئیسلامی لەلایەک لە ئێرانەیە لەلایەک شو لەگەڵ ئەحمەد شەرع ئاڕێکرد هەتا هەوڵدان بۆ ئەوەی کە پێگەی ئەحمەد شەرع دەسەڵاتی تەواوی سووریا ینی هەتا جۆرێک معنای بڵین واز لە کوردەکان بێنێ واز لە هەسەدەوانە کەمە مناڵم بەیانی دوویانێنی بەڵام لە پرۆسەیەکە کە زۆرتر پشتیوانی بە ئەحمەد شەرع بەسێ و لەما کاتان نزیک بوونی ئەحمەد شەرع لەگەڵ ئیسرائیلە ئەمانە ئاڵوگۆڕانە کە قابلی ئەوەن بەپێی دۆخەکە ئاڵوگۆڕی بەسەر بێ و تەوافقات بێ بەڵام ئەسڵی مەسەلە سیاژێتی ئەمریکایە بۆ پێوایە بۆ کوردستانی شەرەوەیە حکومەتی کوردی ئەحزابی ناسناوی کورد تاریخەکان زانی کە تەواوی پشتیوانیان یا ئەعتمادیان لەسەر سیاست و استراتیژی بۆ کە ئەمریکا ناوچەکای کوردی و ئێستا ئەمریکا هیچ دەستبەرداری ئەمان نەبوو تا ئێستا بەڵام ئەو ئاڵوگۆڕانێکی لە پێشەوە سیاسەتێکی تازە کە ئەمریکا لە ناوچەکە پیادەی بکە ئەو جێگە و ڕێگەی کە ئێستا هیانە بە ئەحزابی کوردی لە سووریا بە ئەحزابی کوردی لە ئێران هەتا بۆ پەکەکە بەتایبەتی بۆ قوارەی هەرێم و پارتی بێچێتی قابلی ئاڵوگۆڕی تازەیە ئەوەی کە مەسەرەن ئەمریکا زۆر بە ڕاشکاوانە باسی یەکگرتووی عێراقەکە ئەوەی کە ئەمان بیانوێت جیابنەوە یا مەسەر ئەوەی کە پێشتر باسییانە کرد ئابوورێکی سەربەخۆ بکەن بەدەست بێنن یا مەسەرەن نەوت بە ئارزوی خۆیان بفرۆشن کەمە زەختێکە لە سێرا هەتا بڵێن محکەمەی فێدرالی هی بەغا جۆرە لەو بارەوە قەراراتی تایبەتیە بە لە مقابلی پارتیوکێتیا کە بەپێی هاوسەنی هێزیان جارە قوبولیان کرد و جارە ڕۆبزیان کرد ئێستا دۆخەکە بە بۆچینی من بۆی کە ناچارن و چاوەڕێەکەن مەسەر ماوەی ئەم دووانە خۆیان گرت لەوەی چاوەڕیانەکە بزانە حکومەتی عێراقی بەسەریە بەڵام دۆخەکە بۆ خۆی وەکو خۆی ماوەتەوە ئێشتا شتی تازە نەهاتوتە پێشەوە و پێگەی حکومەتی عێراق و پێگەی ئێران و حتا دەوری کوردەکانیش لە چاوەڕوانیەوەی ئاڵوگۆڕەکانی تر سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە چێ ئەمە ئەسڵی مەسەلە علاقەی بە دۆخی وەبوونی ئەم حیزبە کوردیانە پەیوەندە بە ئایندێک کە عێراق چۆن دامەزرێتەوە عێراقی ئەگەر لەم ئاڵوگۆڕانەیە ئایا مەسەرەن بڵین بۆ نمونە ئێجلانی کە مەترەها حەلکردنی حەجی شعبیە ئاڵوگۆڕێکە لە ساتی سیاسیە ئاڵوگۆڕە لە حکومەتی جمهوری لە
حکومەتی کۆماری ئیسلامیە ینی ئەمانە هەمووی مەسائلێکن کە پێشهاتی ڕەنگە جیاوازی تیاابێ ئەمانەیشە کۆتایی نەهاتووە بۆیە ناتوانین بڵین کێشەی یا مەسا ئەو کێشەی لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراقا بەم جوانە حەلەبێ ئەمە ڕەنگە تەوافقێکە موەقەت بۆچوونی من هیوادارم وانە بێ و بێجگاری حەل بێ و ژیانی خۆکە ئاسوودی و ئارامی تیا بەخشێتەوە بەڵامانە هەمووی بەپی ئەو ئاڵوگۆڕانێکی هەیە بۆ سیاسەتەی کە ستاجێتی ئەمریکایەتی ململایی لەگەڵ وڵاتانی جیهانە هەیە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە ئەوە ئەتوانێت نەتیجەی بابەدەستەوە ئەحزابی کوردی تاسە نە دامەزراوەکی دەوڵەتیان هەیە نەسەباتێکیان هەیە نەخسادی ینی جگەل لە قاچاقچێتی و ژێر بەژێر و ئەنی دوێرە تاڵان ڕووکە کردویانە و بەردەوامیکەن و اقتصادێکی ناشەفافیان هەیە شتێکی دامەزراونێک کە بڵێ بتوانین کوردستانێک دا ئەمەزرەیە کە جێگیر بێ استقلالی سیاسی تیاوێ استقلالی ئابووری تیاوە پەیوەستە بەو ئەنجامانەی کە لە ئەنجامانەی کە ئاڵگۆ لە ناچەکە بەرەوچوە ڕۆ ئەمان مەسبورن ملکەچی و حاڵێ بن و ئەمەش ئەم ئاڵگۆڕانەش وەکو لە قسەکانی پێشاوتم شێوازی جیاوازەگرێ بەخۆیەوە و تەوافقی هێزەکان هێزە ئەقلیمیەکان و هێزە جیهانەکان دەورە بینێ لە کۆتایی هێنان بەم دۆخاک ئەمەش ئەویش نەکاتەکەی معلومە و نە ئەنجامەکانی معلومێ بەرەوچۆڕە بەڵام ئەگەر تاکید لەسەر ئەوە بکەمەوە ئیمکانی ئەوە هەیە لە خراپترین حاڵەتە تا ئەو ئاستە بڕوات کە ئەم دەسەڵاتی ئێستا پارتیوێکێتی هەیە لیام سندرێتەوە و حکوومەتی ناوەندی عێراق سەیتەری بەسەر هەموو عێراقدا بکە بە کوردستانیشەوە ناتوانم شتێکی سابل دۆبارەوە بڵێم بەڵام من پێم وایە حکوومەتێکی مرکزیش سابتیش نییە کە بتوانێت کۆنتترۆلی هەموو عێراقکە ئەوەی ئەگەر هێزێکی سیاسی بتوانێت عێراقێکی یەکگرتوو و کۆنتترۆل کات دایمەزرێنێ پێویستیان بەمان نامێنێ بڕێ من تا ئێستا نەمەعالیمەکانی دیارە نە هێزێک دیارە نە ئاراستەیەکێک کە هێزێک بتوانێت یا ئاراستەیەکی سیاسی کە بتوانێت یەکگرتووی عێراق پارێزێ ئەزانی چۆنە خۆ مەسەلەکە خودی کوردستان سێری کە پارتی ناوچەیەکە و یەکێتی ناوچەیەەکە بەجیا لەوەی حکوومەتێک لە عێراقا هەیە ناوی مەسەن حکوومەتی شیعەکان و بەدەست چوارچەوەی هەمانیەوەیە بەڵام ئەوان هەر هێزێکیان لە ناوچەیەکی بەدەستەوە ینی عێراق بۆ خۆی یەکگرتو نییە پارچە پارچێ هەر هێزێک بەرژەوەندی هەر هێزێک چاڵنجێکی بەدەستەوە دۆخی عێراق خۆی شێواوە و بۆچی من ئەحزابی ناسناسی کورد تا ڕادەیەک پارتی بەجۆرەێکی بەجۆرە توانیوانە ئیسفادە لە دۆخە بکەن جا ئەمە بکوتم تاکی دەکەم پەیوەندی بۆ کە تا ئێستا هیچ شتێک دیار نەکە بتوان عێراقێکی هەم دەدەن لە کاتێکا کە ئێران باڵا دەست بوو عێراق و ئێستا جارە دەخالەتەکەی ما و ئەو هێزانی کە لە حکومەتی عێراقان زۆرێک زیاتر پەیوەندیان بە ئێرانەوەیە حتا ئەگەر ئێرانیش ئەو باڵا دەستی لەسەر عێراق دەمێنێ ئایندەیەک کە هێزێکی سیاسی یا ئاراستەیەکی سیاسی بتوانە عێراق تەوحید کە عێراقی توکە وجودی نییە بۆ مانایە و ئەگەر ئێستا ئەم هێزانی کە هەن ئەمانی کێسە ناتوە ئەگەر پارتی و یەکێتی دەرکەن لە معادلەکە لە هاوکێشەکە ناتوان کۆنتترۆلی کوردستانکەن بە هیچ هێزی ناتوانێت حەجی شعبی بێنێ و جێش بێنە ڕەنگە بیهێنێ و خەڵکڕاونێ بەڵام چۆن ئیدارەی و ناوچەیەکانی ئیدارەکردنی ناوچەی کوردستان بە تایبەتی کە ئەوە 30 ساڵە لە حکومەتی مەرکەزیەوە دوورە ئاسان نییە هێزێکی سیاسی بتوانێت و کار بکە بۆیە پێویستیان بێشێتی پارتیە کە ئیدارەی ناوچەی کوردستان بکە بە ناوی حکومەتی ئەقلیمەوە کەمە و ئەم دۆخە بەم شێوەیە بە بۆچوونی من بەردەوامە بێ وەکوتم تا ئەوەی کە جۆرێک ئارامی سیاسی جێگیری سیاسی لە ژۆڵاتی ناوڕاست و ناوچەکەیە بەقەرارێ لەم بینەدا پرسیار و تێبینی بینەران بێن مەسەر شاشەکە و ئاراستی ئێوە بکەم ڕێکەوتنی ئەمڕۆی نێوان حکوومەتی هەولێر و بەغدا ئەگەرچی بە قسەکانی خۆتاندانا هاو بەڵام بۆچوونی ئێوە لەم بارەیەوە ئەپرسن هەروەها لەسەر پرۆژەی ئارامکردنەوەی ناوچەکە و ئەوەی کە پێی ئەوترێ پرۆژەی ئاوریشم ئەمە لەم دۆخە گێژاوی ئێستادا بەرەوکوێ دەڕات وەڵامی ئەگەر بینەران بە کورتی بدەنەرەوە فەرمون بە کورتی باڵێ یەکەم شت ئەوەی کە ئێستا بەرحاڵە گوزەرانی خەڵک بەڕاستی ناڕەحەتی دروست کردووە بەڕاستی تووڕێی دروست کردووە ئەگەر بیبینی بێتان من لە پەیامێکان لە قسەیەکە دوێنێ بوو
ئەوەی کە دۆخەکە ئەمەە ئالۆز و ناڕەحەتە کە گەشتە ئاسە قابلی ئەوەی خەڵک تەقێتەوە لەوەی کە تۆ دوو مانگە موچە دیارنێ و ئاسۆکەشی دیارنێ معلومش نەبوو کەی ئەدرێ ئەم خەڵکان لە چاوەڕوانەیە ڕاگرت کە تەوافکە لەگەڵ بەغای بکەن بەوە چوونی من ئێستا جۆرێک ئەگەر ئەمەی کە ئەمڕۆ قەرای لەسەریدا ئەگەر جێشەڵی هێنەکەوێ بە جۆرەگەوەی کە پارتیوێچێتی یا حکوومەتیێنێم تەنازاتێکیان بۆ عێراق کردو ئەوانە زیاتر ڕۆشن کرێتەوە تاسە بەوردی باز نەکراوە تەفاسیلەکەی چۆنە بەڵام لەوە چێ کە ڕێککەوتنێ بوو بێ و بەتابەتەوەی کە من بڵێن لە قسەکە لە هەواڵەکانە بازەکە بڵێن سوودانیش جۆرێک موافق بوو کە موچەکە بدێت ئەمە دۆخەکە بە معنایە بۆ کاتی ئارامەکاتەوە بەڵاوە کوتم ئەگەر ئەمە نەبێتە سەباتێکی دائیم لە بینی عێراق و حکومەتی بەغا و حکومەتی هەرێما ئەم مەسەلانە چەند جاری کە دووبارا بێتەوە وەکو زۆر پێشبینیەکە ڕەنگە زیاتر پەیوەندی بۆ بێکە مانی 11 هەڵبژاردنە و هەڵبژاردنەکە تێک نەچێت ئەگەر بیکەن ئەوش معلوم نیە هەڵبژاردنەکە ئەکرێ ناکرێت ئەمە لایەکی تریش ئەوەی کە سیاسەتێک یا ئاراستەیەک عمومەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ سەرمایە گوزاری ئەمەیان تایبەتە بە سەرمایە گوزاری بۆ بەرهێنان بۆ گەشتنی ئەم ناوچەیە ئەمە ئاراستەیەکە هەیە و بە خۆتی خۆی باقیە بەڵام لەمەشە هەر نملانێ هەیە رووسیا و سین بە جۆرە پیادەیەکەن استراتژێتی ئەمریکا و غەرب بە جۆرشکە پیادەیەکەن ئەمریکا ئەوێ ئەو ئارامی سیاسی و ئیستقرارە لەژێر سیادە و باڵادەستی خۆیان بێ و ئەما کاتە سینیش بەرنامە و سیاسەتی خۆی هەیە بۆی کە جااوشمی بێ هەر مەسائلێکی گەشە پێدانی ئابووری لە ناوچەکە و لە عێراقا سامی ئەسڵی بۆ ئەو بێ ئەمە دوو هینی هەیە دوو مەسەلێتیە هیچیانەوەی کەڵم هەر لایشان ئەیانەوێ بە ئەو وڵاتانی زلێزی دنیایان جەمسەرەکان هەرێک بەلایەک بە خازانجی خۆی ئەو ئیستقرارە دابیرکە وەکوتم ئەمریکا بە جۆرێک رووسیاوسی بە جۆرێککە لە شوێنێکشە پێویستە ئەم ناوچەیە ئیستقرارەکە جا من ناتوانم ماوەکەی بڵێم چەنە ساڵێکە دو ساڵە چەنە بێتەوە تا سەخۆی لە جێژا و ئاڵۆزیی گەورەیە بەڵام واخو احتیمالێکی ئەگەری کەژەوە کە تەوافقکەن کە بۆ ئارامیە بۆکو سەهم سین بەشیە بێ رووسیا بەشیە بێ و ئەمریکا و غەربی بەشێکیانە بێ بەڵام بۆی کە ئەو شەڕ و ململانەیە کە ئاژاوی کە لە ناوچەکە هەیە جۆرێک کۆتایی پێوێنن من پێم وایە کە ئاراسێک لەم بابەتە هەیە بەڵام وەکو لە باشما کردو هەموو جارێ بربەستی هەیە مەشاکلی هەیە کەی تەواو بێ ناتوانم دیاری کەم کاتەکەی بەڵام ئەم ئاراسەیە بە خۆتی خۆی ماوە بە هەر ئەو هەر بارگرژی و شەڕ و شتێکیش کە ڕوودا دوا پرسیارم لەسەر ئایندەی ئەم ڕووداوانەیە و ئەگەرچی بە ڕۆشن لە قسەکانتانە هەوکە ناڕۆشنە بەڵام خەڵکی لێرەدا ئومێد بە چی ڕوتێک ببەستێتەوە بەغدایە یاخود دەسەڵاتدارانی کوردستانن وەکو فازڵ میرانی ئەڵێ لە هەموو کات زیاتر ئێستا کاتیەتی یاخود وەکو ئۆپۆزیسیۆن دەڵێت کە لە هەڵبژاردنەکاندا تۆڵەن دەسەڵاتە بکاتەوە و ڕوتێکی تازە هەڵبژێرێت یان ئێوە چی ڕێگەیەک پێشنیار بۆ جەماوەری ناڕازی دەکەن زۆر سوالێکی گرنگە و کە پێویستە بتوانین جوابی بینەوە یەکێ لەو شتانی کە تەواوی ئەو هێزە سیاسیانە تەواوی ئەو دەوڵەتانی کە سەر و خەڵکین و هەمووی ئەوەی کە ئەم چەند ساڵە 30 ساڵە چ ساڵە چەنە ئەم ناجێگیر و نائارامی لە ناوچەکەیە هەیە سەبەبەکەی وڵاتانی زلێزی دنیا و ئەحزابی بۆرژوازی بۆ پاراستنی سەرمایه‌داری جۆرێک بەهەت و هەر هێزێک بە پێی خازانجی خۆی لەسەر و خەڵکە و لەسەر و بەرژۆندەکانی خەڵکەوە مەعاملەیان کردووە و بەردەوامیش معاملەکەن هەتا ئەم هێزانە هەبن گوزەران ژیان و گوزەرانی خەڵک نە ئارامە بێ نەخۆشە بێ نەبێ بە دەستکەوتێ بۆ خەڵک هەمیشە لە تەحلیلە بە هەر جۆرە بیکەن هەتا ئەوەی کە لە قسەکانی پێشاوتم ئاراستەیەک بۆ ئارامکردنەوەی دۆخەکەی بۆ سەرمایە گوزاری نەک بۆ ژیانی خەڵک لەو ئەم ناوچەیە هەوڵێن کرێی کاری بکرێت بە هەرزانترین شێوە دابین کرێ ئەنجوە فەزای دروست ناکەن ژیانی کرێکار بگۆڕە ژیانی زەحمەت کێشان گۆڕێ بەڵکو فەزایەکی دروستەکەن کە اقتصادێکی ئارام سەرمایە گوزاریی خازانجێکی زیاتری دەستکەوێت سەرمایه‌داری ئەمە واقعیەتی ئێستا و
ئەم چەند ساڵێک ئەمان حاک پێ دەکەن ڕێگەیەوەیە کە ڕێگەی تەنها ڕێگە بۆی کە گوزەرانێکی ئارام و دەستکەوتێکی باش گۆڕینی ژیانی کرد خەڵکی کرێکار و زەحمەکێش لەوەیە کە خۆیان ڕاپەڕینکەن خۆیان هەڵسن خۆیان ڕێبخەن خۆیان یەکگرتوو بن و ئەنی ئاراستەیە کە دەسەڵاتی خەڵک بێتە مەیدانەوە ئەنی جۆرێک دەور و دەخالەتی خەڵک لە ئایندەی چارەنووسی سیاسی و ژیان و گوزرانی خۆیان بەدەست خۆیان بێ ئەمە نەبێ ئەم واقعەتە هەروامێنێتەوە یعنی ئومێدێک نییە ببێ ئەوەی کە خەڵک خۆی نێتەمەدا چاڕێ بکەین نە ئەمریکا بە خازانجێتی نە رووسیا بە خازانجێتی نە سین نە پارتی نەیەکێتی نە حێزە شیعەکان و نە ئێران و نە تورکیا و نە ئیسرائیل ئەوە خەون و خەیاڵێکە کە خودی ئەحزابی بۆرژوازی کوردی لا پشتیوانێ بەسێ بە ئیسرائیل ینی بەحساب ئیسرائیل کوردە پارێزێ یا ئەمریکا کوردە پارێزێ هەموو ئەمانە ئەو هێزە ئەو وڵاتانە ئەو هێز سیاسیانە بەرژۆندی تایبەتیان بەرژۆندی تایبەتی اقتصادی و سیاسی خۆیانەیە و بۆ چاواشەکاری ئەمانە بەکارن ئاصلی مەسەلە خودی ژیانی خەڵک و گوزرانی خەڵک کە هیچێکی لە هێزانە بیلەوە ناکەنەوە خەڵک ئەوێ خۆی فرای خۆیکەوێ و خۆی دەسەڵاتی خۆی دامەزرێنێ و تا ئەگا بۆی کە شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرفراوان لە کوردستان و عێراق و ناوچەکە بەرپا بێت. عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەودا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە ناڕەزایەتیە جەماوەریەکان و بۆچی دەسەڵات لە کوردستان دەست بۆ سەرکوت دەبات بەشی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان و لاگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان تایبەت بە ناڕەزایەتیە جەماوەریەکان و دەستبردنی سەرکوت لەلایەن دەسەڵاتداران لە کوردستانەوە لەگەڵ تاهیر حەسەن تاوتوێ دەکەیت. تاهیر حەسەن ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و بیدەران و بیسەرانی پێشنگ تیڤی باش زۆر سپاس ماندوو نەبن. لەو پرسیارەوە دەست پێ بکەم دەسەڵات لە کوردستان بۆچی زۆر جار دەست بۆ سەرکوت دەبات دەبینین کە لە ماوەی ڕابردوودا دانیشتوانێک هاتبوونە سەرشەقام لەبەر کارەبا بەڵام ڕوبەڕووی هێرشی چەکداری دەبنەوە و زۆر جاری تریژ مامۆستا هێرشی کراوەتە سەر و دوو ڕۆژ بەر لە ئێستا 25 ساڵ ڕۆژی هێرش و پەلاماری سەر حیزبی کۆمونیستی کرێکاری بوو 14 حوتی 2000 و ئەتوانین بڵێن لە ماوەی 34 ساڵی ڕابردووی ئەم دەسەڵاتەدا زۆر لەمە بینراوە بۆچی هێندە بە فراوانی هێندە زۆر ئەم دەسەڵاتە دەست بۆ سەرکوت دەبات بە بڕوای من ئەگەر سەرکوتی لێ بسەنیتەوە هیچ شتێکی بەدەستەوە نامێنێت تۆ تەماشاکە دەسەڵاتێکە 35 ساڵە بە زۆری میلیشیا بە زۆری چەک بەسەر سەری خەڵکەوە ئەم دەسەڵاتی ڕاگرتو بە زیندان بە کوشتن بە دەستگای پاراستن بە دەستگای پاراستن و سەرکوتگەر بە کۆماندۆ من لە شوێنێکی کەش باسم کرد بە پێی دائیرەی میزاهینی عێراقی 334,000 چەکدار بە هێزی ئەمنی بە ئاسایش بە هێزی هەفتا بە هێزی هەشتا بە کۆماندۆ بە پاراستن بە زانیاری بە زێڕەڤانی بە هەموو ئەمانە 334,000 بەپێی دایرەی ڕقابەی مالی عێراقی بۆکو عەدەد 334,000 چەکدار هەیە لە ئەڵمانیایەکی 8 میلیۆن کەسی ئەمەڵە چەکدار نییە وەکو جێژ وەکو هێز وەکو پۆلیس ئەمەڵە نییە ئەم هێزە بۆ چییە؟ ئەڵێ جمهوری ئیسلامی دۆستمانن ئەڵێ دەوڵەتی تورکیا دۆستمانن ئێ باشە تۆ ئەم هەموو جێشە بۆ چییە؟ بۆ ڕاگررتنی دەسەڵاتێکی نایەکسان دەسەڵاتێکی چەتەگەری دەسەڵاتێکی هەتا سەر مۆخ کۆنە پەرستانە بۆ ڕاگررتنی ئەم دەسەڵاتەیە بەسەر سەری خەڵکەوە بۆی کە دزی بتوانن بکەن بۆی کە سەرەت و سامانی کۆمەلگە بتوانن بن بۆ خەڵکی کە ناڕەزایەتی دەربڕی سەرکوتیان کەن بیان فڕێنن لیان بن هەڵبەتە خەسڵەتی ئەم دوو هێزە لەو کاتەوەی دژی ئینسانی بوونیان دژی خەڵکی کوردستان بوونیان لەو کاتەوە دەست پێ ناکە کە یەنە کوردستان کەیەنە خوارەوە لە شاخەکان لە شاخەکانی شەروا بوون یعنی ساڵی 1970
وەختێک مفاوەزاتی یەکێتی و حکوومەتی بەعەز دەستی پێکرد کە حزبی کە یەکێتی چوە سەر حزبی شیوعی بە قیادەی نەوشیروان مستەفا و لە پشداشان و قەرناقی قەتڵ عام کرد و ئەوە هەدیەیەک بوو بۆ دەستپێکردنی مفاوەزاتی ساڵی 1970 یعنی لە شاخیشە ئەو شوێنەی کە دەسەڵاتی یەکێتی تیا بووە نەیهێشتوە هیچ هێزێکی کرد وجودی هەبێ لەو شوێنەی کە دەسەڵاتی پارتی تیا بووە نەیهێشتوە هیچ هێزێکی کە وجودی هەبێ کارەساتی ئەوەی کە هاوڕانی لەسەر ئەو بۆچونەی کە پێی وایە دوای ئەوەی کە نەوت کەوتە دەستیان دەسەڵات کەوتە دەستیان اینجا لە خۆیان بایی بوون و لە شۆڕژگەڕیەوە بوون بە سەرکوتکرد ناخۆ تۆ تەماشای ئەزانی چۆنە لەوانەیە ئێستا من کەسێک کە مخالفی ئەوانم لەوانەیە کەسێک بڵێ کاکەەوە خۆی دژی ئەوانە بۆیەوەڵە بەس بڕۆ داستانەکانی خۆیان بخوێنەرەوە بچۆ کتێبەکەی پشکۆ نەژمەدین بخوێنەرەوە بچۆ کتێبەکەی مەلا ئەحمەی بانی خێڵانی بخوێنەوە بچۆ کتێبەکەی حەمە حاجی محمود بخوێنەرەوە بچۆ کتێبەک یعنی لە زمانی خۆیانەوە کە ئەڵێ چۆن هەر چەتە بوون هەر دز بوون هەر سەرکوتگەر بوون تەسەور کە لە دیهاتەکانی کوردستانە لەو شوێنەی کە پارتی وێکێتی لا بوو ساڵی شەڕی ئێران و عێراق ئەو خەڵکە کورد زمانانەی کە لە شەڕەکە ڕایانە کردو نانویست ببنە سوتەمەنی لە جەنگی ئێران و عێراق و ئەچون بۆ دیهاتەکان دانیشتن نانێش دانیشن لە دیهاتەکان یعنی یا ئەبێ ببن بە پێشمەرگە یان نابێت لە ناوچەیەکە کە ئێمە دەسەڵاتمانتیایەتی ئێوە دابنیشن مێژووی ئەم بزوتنەوەیە پڕە لە کوشت و کوشتار پڕە لە دزی پڕە لە تاڵانی پڕە لە سەرکوتکردنی یەک پڕە لە داوەتکردنی یەک و یەکتری کوشتن لەسەر سفرەی نان خواردن دەرمان خواردکردنی یەک وەختێک هاتوونەتە ناو شار و ئەنجا شارەکانیان بەدەسەوەیە لە 35 ساڵی ڕابردووە بینیمان شەڕی ناوخۆ 14 ساڵ کردیان 10,000 گەنجی وڵاتیان بەکوشدا لەسەر چی بوو شەڕی ناوخۆ لەسەر مەیدانی دەسەڵاتدارێتی بوو پارتی ئەویست دەسەڵاتدارێتێکی زۆرتری بەسەر کوردستانە هەبێ یەکێتی ویست دەسەڵاتدارێتێکی زۆرتری بەسەر کوردستانە هەبێ یەکێتی بە پشتیوانی جمهوری ئیسلامی ویسی پارتی لە ناوچەکانی لە سەری ڕەش و ئەمانە دەرکاتە دەرەوە لە منتیقی هەتا بارزانیش دەری کاتە دەرەوە بە پشتیوانی پازدار پارتیش لە ترسی خۆی و بۆ ئەوەی کە خۆی بتوانێت بمێنێتەوە چون حکومەتی بەعسیانە لە سیوێکی ئابا دەستی کرد بەسەر هەولێرە و تاوەکو ئێستا ئەم کوردستانیان کردو بە دوو زۆن بە زۆری میلیشیای چەکدار دەستیان گرتۆ بەسەر خەڵکی داهات و سەرەت و سامانی کوردستانە ینی تەسەور کە مناڵێکی 16 ساڵ 20 ملیارد دۆلاری هەیە ینی مناڵەکانی خۆیان نەوەکانی خۆیان جامیعیان هەیە کۆمپانیای پاڵاوتەی نەوتیان هەیە ڤێلایان هەیە ڕیزێک گروپی کۆمپانیایان هەیە 16 ساڵە ئەمەی هەیە بۆیە خەڵکی کوردستان موچیان نییە بۆیە خەڵکی کوردستان جادەکان وێرانن بۆیە هەرچی سێکتەرەکانی ژیان هەیە لە خوێندن لە تەندروستی لە پاک و تەمیزی لە هەموو ئەمانەیە سەیری کە هەمویان کردووە بە کۆمپانیا و هەمویان کردووە بە کۆمپانیا و هەمویان خۆیان ساحەبیتر من لە مقابلێکە لەگەڵ رادیۆ پێشەنگا وتم عیبارەیەک هەیە لە زمانی کوردیا ئەڵێ دۆست و دوژمن لە تەنگانەیە دەرەکەوێت لە کاتێکا خەڵکی کوردستان 75 ڕۆژە مەعاشی وەرنەگرتووە باشە لە کاتێکا ئەگەر کەسێک یەک زڕە ئیحساس و شعوری بۆ مناڵانی کوردستان بۆ نەخۆشەکانی خەسەخانەی هیوا بۆ برین پێچەکانی خەسەخانەکان دەبێت لە شوێنی کە لێ بگرێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت کۆمەلگە بەردەوام بێ بۆی کە بتوانم مناڵان بچن بۆ مەکتەب بۆی بتوان خەسەخانەکان بەردەوام بێ ئەچێ لە شوێنی کە لە معاشی ئەندام پەرلەمانەکان چوزانم لە نەسریەی مەسئولەکان لە نەسریەی وەزیرەکان لە نەسریەی بڕێوەبەرە گشتیەکان ئەگەر کەسێک یەک زڕ ئیحساسی بێ ئەچێت لەوانە وەرەگرێت کەمیە کاتەوە لە ئیمتیازاتی ئەوان بۆی بتوانێت جێگەی چکەی پێ بگرێت کەچی لەو محنەتە لەو ئەزمەیە لەو سەختیەی کە خەڵکی کوردستان لەگەڵی بەرەو ڕووە و هەر مەسەلە موچەخۆرەکان نییە لەو سەختیە کە ئەو لەگەڵی بەرەو ڕووە کرێی کارەبای لەسەر گرانەکە کەوایە ئەمانە نەنوێنەری خەڵکی کوردستانن بەرژەوەندی فقط نوێنەری مەجموعەیە کۆمپانیا و مەجموعەیە سەرمایەدار و ملیاردێرن و چارەنووسی کۆمەلگاشیان بە زۆری چەک لە چاوەڕوانی لە بێ ئومێدیان ڕاگرتووە بەر لەوەی کە کەندە کۆ پرسیاری ترم هەیە دەبارەت بە ناڕەزاتیەکان و سەرکوت بەڵام قسەیەک هەیە دەوترێت لە زۆنی سەوز ئازادی بڕێک زیاترە تاوەکو زۆنی زەردووە ئەمە وەکو دەستکەوتێ بۆ دەسەڵاتدارانی ئەوێ باز دەکەن ئێوە چۆنی دەبینن
ئەمە قسەیەکی پوچە بەشێکی زۆریان هەتا بەشێک لەمەی کە ناوی خۆیان ناوە دوکان و بازاری ئۆپۆزیسیۆن بەشێکیان ئەم قسانەکەن بەشێک لە ڕۆشنبیرانیش کە معاشخۆری یا ئەملا یا ئەولان خەریکن ئەم قسەیەکەن دوێنێ و پێرێ مامۆسایان هاتوونەتە سەرجادە لە خێمەکەیاندانە هەموو خێمەکانیان نانە بەرشەق لە ساڵی 2000 لە چواردەی حوتە بە ڕۆژی ڕووناک بە بەرچاوی خەڵکەوە بە یەنە سەر حزبی کۆمۆنیست 5 دانە هاوڕێ ئێمە لە گەڕێکی عقاری بە بەرچاوی خەڵکەوە قەتڵعامەکەن کارێک ئەوان کردیان بە ئەزنەی کردووە چونکە هاوڕەکانی ئەمان قەتڵعام کرد ناندانەوە تەرمەکانیان بە کەس و کاریان شەو بە دزیەوە کردیان بەژێر خۆڵەوە چون سەردانی کردن بۆ سەر قەبرەکانیشان لە کەس و کارەکانیان قەدەغە کرد باشە نەبووە شتیوانە بۆ بەعز خەڵکی ئەدامە کرد یایەوە بە کەس و کارەکەی بەزەی و نابێت تەعزیب بۆ دانەی بەڵام ئەمان نایەوە بە کەس و کارەکەشی چون بۆ سەر قەبرانەکەشیان لە کەس و کارەکەی مەمنوع کرد یانەوەی کە لە پشداشان و قڕناقە حزبی شیوعیان قەتڵعام کرد یا چوزانم بفڕاندنی ڕۆژنامەنووسان و ئەوانە هەموو ئەمانە لە جێر دەسەڵاتی یەکێتیە بووە ئەگەر هەناسەیەک وجودی هەبێ هی مێژوویەکی دوور و درێژی ناڕەزایەتی و خەبات و تێکۆشان و دەوری چەپ و کۆمۆنیزم و بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و ڕادیکالیزمی کۆمەلگا لە منتیقەی سەوزە ئەو منتیقەی کە پێڵێن منتیقەی سلێمانی بۆ نەکرد بۆ حزبی کۆمۆنیست نەکرد بۆ چەپ و کۆمۆنیستەکان بۆ بزوتنەوەی کوردایەتیش بۆ بزوتنەوەی چەپ و ناسیۆنالیزمیش هەمیشە منتیقەی سلێمانی و دەوروبەرەکانی منتیقەیەکی پێشڕەو بوو هەتا حزبی بەعسیش زۆر لەسەر منتیقەی سلێمانی دەوروبەری حسابی کردووە تەماشاکە ئەو شاعیرانی کە لە سلێمانیا دروست بوون ئەو ژنانەی کە لە سلێمانیا دروست بوون مەبەستمە ئیهانەکردن یە بە خەڵکی بادینان و خەڵکی ئەوێ خەسڵەتی ئەم هیچ کۆمەڵگەیەکە لە دنیا بە ئەڵمانیا و بە چۆشەوە بگرە هیچ شوێنێک نییە بە تەوازنێکی یەکسانی ڕادەی ڕادیکالیزم و ڕادەی ئاستی فەرهەنگ و ئاستی وشیاری لە کۆمەلگەیەکە لە هەموو شارەکانی وەکو یەکوابێ قەت ناتوانانی منتیقەی بایرن لە جنوبی ئەڵمانیا وەکو منتیقەی کۆلن و منتیقەی ڕاین وەکو کەم مارکس و ئەنگلس و ئەمانی تیا گەورە بوون تیا پەروەردە بوون و جەریدیان تیا دەرکردووە ناتوانانی وەکو ئەو بەراوردیکەی لە فەرهەنگی لە ڕادەی ناڕزایەتی لە دژی ڕاسیزمی لە دژی نابەرابەری ژن و پیا و وایە خەسڵەتی ئەو هینەوەیە ئەوەی کە سلێمانیایی هی ئەوەیە خێروبەرەکەت یەکێتی و پارتی نییە یەکێتیش هەتا هاتووە ڕووی کردوتە پارتی بۆ بنەماڵەی بوون بۆ دژی ئینسانی بوون بۆ بەتابەت لەوەتی کە جەلال تاڵەبانی مردەوەم شقاوەیە هاتووەی خۆ بەیانی هەڵەسیەت خەوێگە بینێ و بۆ بەیانی خۆ نەمەکتەبی سیاسی هەیە نە کۆنگرەی هەیە نە هیچ شتێکی یەکێتی فقط ماوە تۆ بافڵ تاڵەبانی و هێزێکی دژە تیرۆر کە بە دەوریەوەیە بەیانی شەو خەوە بینێ بەیانی هەڵەسی مەکتەبی سیاسیە بێ هەمی بیکە نەکەس قسەیەکە نەکەس ئەتوانێت قسە بکات نە کۆنگرە دەوری هەیە نە پلنۆم دەوریە هیچ تێ دەوری نییە یەک خانەوادەیەکەوە بافڵ لەسەرەوەی هیچیکە بە میدیایەکی زەبەلا بە ملیارەها دۆلار خەڵکیان بەگرێک بەکرێگرتو بەڵتەچی بەخێوەکەن ناڕەزایەتە جەماوەریەکان ئەم سەرکوتانی کە ڕوبەڕووی بووەتەوە چەندێک کاریگەری لە سەرداناوە چەندێ پاشەکشەی کردووە یان ئەگەر ڕەتیکەون بە پرسیاری بینەرێکی شۆکە ئەڵێ ئێستاوە ڕێکەوتن کرا و ڕەنگە موچە دابەشکرێت ناڕەزایەتەکان چی لێت ئیتر بەمە کۆتاییان دێت ئەگەر چی دوو تەوەری جیاوازە لەم پرسیارەدا بەڵام سەرکوت لەگەڵ دانی موچە چەندێک کاریگەری دادەنێن با من یەکشت بڵێم ئەم دەورەیە ینی ئەم 6 ڕۆژە کۆمەلگەی کوردستان بە بڕوای من پێی نایە قۆناغێکی ترەوە هەم بۆ یەکێتی و پارتی وەک دەسەڵات هەم بۆ خەڵک بە بڕوای من کۆمەلگە لەسەر ئاستانەی تەقینەوەیەک بوو ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئەمەی کە دوومان موچە بن خەڵک هەناسەیە هەڵمژێ بەڵام ئەو تەوازنە ناگەڕێنێتەوە بۆ پێشەوە ئەوەی کە یەکێتی و پارتی لە بەرامبەر ناڕەزایەتی خەڵکە لەم ماوەیە هەوساریان پشڕان یعنی ئەگەر بلا حەسەب بکەی پێشووتر یعنی یەک ساڵی ڕابردوو هەم مەلاکان هەوڵیانە لە مزگەوتەکان و لە مینبەرەکان و خەڵک ئارام بکەنەوە دوکان و بازاری ئەمەی کە پێڵێن ئۆپۆزیسیۆن هەوڵیانەدا بڵێن کاکە دەنگمان بەوان دەنگ بن بە ئێمە تۆڵە بکەنەوە لەوان دەنگ بن بە ئێمە بچینە پەرلەمان بە هەر حەل لە هەموو لایەکەوە هەوڵیانەدا کە خەڵک لە کەفوکوڵی ناڕەزایەتیەکان کەم بکەنەوە و خەڵکی خۆش باوەڕ بکەن بەڵام ئەم ماوەی ئەخیر هەتا ئەو دوکان و بازاری ئۆپۆزیسیۆنیش هەر هاوارهاواریان بوو بۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی کە کۆمەلگا لەسەر ئاستانی تەقینەوەیە خەڵک تەحملی نەماوە خەڵک دەست پێ ئەکا ئەو حەدەسەی
ئەو حەدەسەی منتیقەی هەرکیەکان ڕوویدا دوایی ئەم منتیقەی دۆڵی باڵەکایەتی ئەمریکا ئەو کابرای ئاسایشە ئەو هەیەکێ لەو هاوڵاتیانەی کوشت هەموو ئەمانە کۆمەلگەی خستە سەر یەک قەراغی تەقینەوەیەک جابا لەسەر ئەم دوو موچەیە کە ئەڵێن ئەدرێ بۆ ئێمە بەسمەوەی نایگەڕێنێتەوە ئەمە بۆ دواوە بەڵام خەڵک وشیارتر دەکاتەوە تۆزێ خەڵک اعتیماد بەخۆی دووبارە جاریشکا گەڕێنێتەوە بۆیە ئەم دوو موچەیە با لەسەر ئەم دوو موچەیە قسە بکەم بێژەرێکی تەلەڤیزۆنی ڕوودا وتی ئیتر بڕوا بە کەس مەکەن بەرنامەی ئابووری پێشکەشەکان دەم شێخشەی پێڵێن بەڕاستی ناوەکەی بێچۆتەوە بەڵام قسەیەکی کرد بە جۆری وەکو نوکتە ژوا بوو وتی بڕوا بە کەس مەکەن بە هیچ کەناڵێ مەکەن کە ئەڵێن پارەیەت ئەگەر پارەکە هەتا پارەکە نەیەت و نەیخەیتە گیرفانتەوە و لێشی خەرج نەکەیت و ئەگە تااقەتی شبوو دووزن لە لەخۆ بچکە نەکا خەو بێ ئەنج بڕوا بکە کە تۆ موچە هاتووە بەم معنایە ئەمەی کە ئێستش ئەڵێن کە ئێستا ناوەڕاستی مانگی حوتە ئەڵێن هی 5 و 6 ئەدەن و قسەیەکیش هەیە باسی ئەوەیە کە یەکێتی و پارتی پاڕانەتەوە توانە کاکەگیان لە ژێرباری هەرەساین ئەگەر یان مانگی 11 ئینتیخابات ببێ و ئەم موچانە نەدرێ ئێمە تەواو بووین هیچ ئەسەن ئینتیخابات ناتوانین بکەین بۆیە قسەیەکی وا هەیە کە گوایە زەڵاتەیە کە خراوەتە سەر سفرەی خاڵی خەڵک بەشکم ئەمە یەک دوومانگە بڕۆنە پێشەوە تا بەشکم لە ئینتیخاباتە پرۆسی ئینتیخابات بەرەو ڕێبەرن بۆیە مەبەسمەوەیە ئەو هەوسا پچڕینەی یەکێتی و پارتی لە بەرامبەر ناڕەزایەتیەکانی خەڵک ئەو توم بوونە ئەو بەعسکەتاریەتی کرد ینی ئەو ترسا شوار مامۆساخەری بوو کۆ بوونەوە من ژنێ قسەیەکە لە تەلەڤیزۆنەوە وابزانم لە کەناڵی خۆمانەوە بوو وتی من هەر لە جادەکە لەم بەرەوە هاتوومەتە ئەو بەرەوە خێرا وەکو هەڵۆ مەجموعەیەک بتوانە تۆچی بۆ خۆپشاندان ئەم ترسا ڕادەیەکە کە گەیشتوت ئیتر پەیوەندی بینی خەڵکو و ئەوانە نەماوە لە هەر کاتێکە لە هەر جغرافیایەکە دەسەڵات ئاخرین وەرەقەی دەستی بۆ سەرکوت ڕاکێشە نیشانەیەوەی کە ئەو کۆمەلگایە خەریکە پێێنێتە یەک تەقینەوەیکی جەماوەریەوە بە بڕوای من ئەم ناڕزایەتیانە درێژە ئەبێت چونکە ئەم چێشمەکێشی بەغدا و هەرێمە یەکێتی و پارتی و هەرێمە ئەم چێشمەکێشە بەم یەک دوو معاشە کۆتایی نایە بەم وەرەقەیە کە ئیمزان کردو کۆتایی نایە چێشمەکێشی بەغدا و هەرێم لەسەر ئەساسی تەوازنی هێز و وەرگرتنەوەی ئیمتیازات دامەزراوە لە دەستورەکەشە ئەمە نووسراوە هەرچی بەغدایە دەیەوێت دەسەڵاتی یەکێتی و پارتی کەم کاتەوە درێژە وردە درێژای کێشێ بڕوا بکە ئەی کێشی ئەگەر بێت و دەسەڵاتێک لە مەرکەز محکەم دروست بێت لە مەرکەز محکەم دروست بێت بڕوا بکە یەخەی یەکێتی و پارتی و مناڵەکانی شیانەگرن ئەو پارانەی کە بردویانە وردە داوای و پارانە ژەکەرەوە لێە من مەبەسمۆنیە داوای پاراکەنەوە ئەیخەنە چیسەی حکوومەتی عێراقیەوە بەس چێشمەکێشێکە لە بینی ناسیۆنالیزمی کورد و لە بینی دەسەڵات لە مەرکەزە بە قازانجی مەرکەز گۆڕاوە ئەمە وردە مەتارەکانیان لێوەرەگرن حدودەکانیان لێوەرەگرن نەوتیان لێوەرەگرن داهاتی ناوخۆیان لێوەرەگرن وردە من جاری کە باسم کردووە وایان لێەکەن پشوک وەکو مەجلیسی تەشریعی و تەنفیزیەکەی جارانیان لێەکەن ئەوەی کە تاوەکو ئێستا ئەمە درێژەی کێشاوە لەبەرەوەی لە مەرکەزی شاد دەسەڵات هەلایە لە مەرکەزی شاد دەسەڵات یەکگرتو نییە یەک ئوفقی نییە یەک لەوێش ئەنواع و ئەشکال میلیشیا ئەنواع و ئەشکال دز ئەنواع و ئەشکال فەسادی هەیە یەکێتی و پارتی نانی ئەو وەزع ناسەقامگیری بەغداژە خۆن نانی ئەوە خۆن بۆی کە عمریان درێژکەنەوە تاکید کەمەوە لەسەرەوەی کە ئەم سەرکوتانەی کە ئەکرێتە سەر ناڕەزایەتە جەماوەریەکان و ئەوەی لە وەرتێ هەفتەی ڕابردوو خۆپشان دەرێک کوژرا بەدەستی هێزە ئەمنیەکان باشەکشە ئەکات بە ناڕەزایەتی جەماوەریەکان من باوەڕ ناکەم نەخێر من باوەڕ ناکەم من پێم وایە یەکێتی و پارتی لەم دانیشتانە لەگەڵ مەرکەزە ترسی خۆیان ڕۆحی خۆیان نیشان داوە هێستریای خۆیان نیشان داوە بۆ حکوومەتی عێراقی کە بەهانامانەوە وەرن چونکە ئێمە لە بەرامبەر ڕقێکین کە ئەگەر برژێتە سەرجادە هیچ هێزێک ناتوانێت بەری پێ بگرێت بە بڕای من زۆر سەراحەت بە شیع سوودانیان و تۆکە ئێمە لە بەرامبەر ئەگەر ئەم جەوە بتەقێتەوە و سەر ئەنجام شەڕی ئەهلی لە کوردستانە دەست پێ بکە ئەو وەختە بە ئێوەش کۆنتترۆل ناکرێت
بۆیە قازانج و بەرژەوەندی هەتا ئێوەش لەوەدایە کە ئەم وەزع لە کوردستانە تێک نەچێ یەک شتیکە لەبیر نەچێ دەسەڵات لە مەرکەز شیعە و سوننە لە مەرکەز لە یەکێتی و پارتی دڵسۆستریان دەست ناکەوێت لە کوردستانە حاکم بێ لە یەکێتی و پارتی باشتریان دەست ناکەوێت کە شەق لە خۆ پیشان دەرهەڵا کە هەچ کەسە دەنگی ناڕەزایەتی بەرز کردەوە بۆیە نایان ڕوخێنن یەکێتی و پارتی پەڕووماڵیانەکەن زەعیفیانەکەن پارەکانیان لێ ئەسەن ئیمکانات و ئیمتیازاتەکانیان لێوەرەگرنەوە پێیان ئەڵێن تۆ بۆ نییە بچی لەگەڵ جمهوری ئیسلامی دانیشی یا لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی دانیشیت لە خۆتەوە بەبێ پرسی ئێمە عقدی نەوت ئیمزاکەی بەبێ پرسی ئێمە ڕیزەتەنکەر بکەی بە تورکیایە بەبێ پرسی ئێمە بچی لەگەڵ ماکرۆنا دابنیشیت و دووسێ دەفتەربەی بە جانتا بیێ بەژنەکەی ماکرۆن وەکو شیرینی بۆت نییە ئەم جۆرە علاقاتانە لەگەڵ دەوڵەتانە بکەی پێشووتریان کرد لەبەرەوەی مەرکەز زەعیف بوو جێژ نەبوو هێز نەبوو پارەیان نەبوو میدیایان نەبوو دەسەڵاتیان نەبوو ئێستا ئەوانیان هەیە ئەوە تا ئەڵێ موچەمان نییە ئەگەر یەکێتی و پارتی واقعاً بە شوێن کەرامەتی و غروری خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێش و ژنان و پیاوانی کوردستانەوە بوونایە یەک زەڕە غروریان ببوایە بۆ خەڵکیان نەهێشتایە دابمێنێت بڵێ محەممەد شیع سوودانی باشترە لە ئێوە بڵێ مالیکی باشترە لە ئێوە بڵێ حەزەکەم حەشدی شعبی بێ بۆ کوردستان لە ئێوە باشترە باشە چ کەرامەت شکاندنێکە ئەمە چ کەرامەت شکاندنێکی مەسئول بەرزانی ئەمانەیە کە باسی کەرامە دەکات ئەگەر یەک زەڕە ئەو ئەحساسی هەبوایە ئەو ملیارەها دۆلارانی کە هەیەنە ئەیان هێنایەوە باشە پارەی ئەندام پەرلەمانیان کەمە کردەوە یان کە بە 400,000 کورە 500,000 پارەی وەزیرەکانیانەکە بە 500,000 پارەی ئەندام پەرلەمان و تەقاوتیەکانیان لا ئەبرد بۆ ئەوەی خەستەخانەکان بچەرخێ بۆ ئەوەی کە خەڵک محتاجی دەوڵەتی مرکزی نەبێ بۆ ئەوەی کە خەڵک ئیحساسی غروری هەبێ ئەوەی کاڵێ حکوومەتەکەی بە حکوومەتی خۆی بزانێ بەڵام ێستا نە بە حکوومەتی خۆی زانێ کۆمەڵی عایلە و مافیا لەسەرەوە ئەگەر بەیانی هێرشێ بکرێ بۆ سەر کوردستان بڕوا بکە یەک نەفر پێیان ناکرد تەقیان بۆ بکەن حتا لە هێزە ئەمنیەکانی خۆشیان مەگەر کەسانێک کە چارەنووسی ژیان و ماڵ و مناڵیان بەسرا بێتەوە بە دەسەڵات بەڵامەوە گەر هێزێکی دەرەوە چێوای کردە مەزعوای لەبێ دەسەڵاتی 35 ساڵی بڕوا بکە هیچ کەسێ دیفاع لەم دەسەڵاتە ناکە ڕۆژاتی جەماوریەکانە خۆت سەرەتا وتت کە بە پێی داتا 334,000 چەکدارەگەر دروست لە یادم بێت و دەستیش ناپارێزم وەک بینیمانە بەرامبەر ناڕەزاتی جەماوریەکانە بەڕاستی ئەم ناڕەزاتی کە لە خوارەوە هەیە لە کۆمەڵگەی کوردستانە ئەتوانێ بەرامبەر ئەم جێیشە بوەستێتەوە ئەزانی چۆنە ئەم ناڕەزایەتیانە یەک کێشەی هەیە ئەم ناڕەزایەتیانە یەک کێشەی هەیە هێزێکی سیاسی نییە کە نوێنەرایەتی بکە هەتا ئێستا ئەم ناڕەزایەتیانەی نایەکگرتووە منەزانم ناڕەزایەتی خەڵک هەتا ئێرەی هاتووە منەزانم خەڵکی هیچ خۆش باوەڕێکی بەیەکێتی و پارتی نەماوە منەزانم دەنگی ناڕەزایەتی لە نێو دڵی خەڵکی کوردستان کرێکاران زەحمەتکێشان ئەکوڵێ بڕوا بکە دوێنێ پێرێ کابرای جوتیارێکە بینی یەک پیکابی پڕ کاڵێکی هێنا بوو باشە ئەیوت مزیعەکە لی پرسی وتی ئەمە 140,000 بە 1000 حاڵ 140,000 ئەخە 140,000 ینی تقریبا ینی 100 یۆرۆ بەڵام 120 دۆلار یەک پیکاب کاڵک تۆ لەکوێوە ئەم کاڵەکانە دڕنیوە خسووتەتە سیارەوە باشێت ئەم هەموو ماندووبوونە کە ڕواوە هێناوتە بۆ بازار لە بازار پاری مایەکەی ناکە پارەی ئەو عەزیەتە ناکا کە کردوتە هۆیەکەی چییە وتی کاکە هۆیەکەی وێ خەڵک پارەی پێ نییە بیکڕێ خەڵک پارەی پێ نییە مەعاژ نییە بۆیە مەسەلەکەی مەسەلەی موچەخۆران بە جوتیارەوە ڕەبتی هەیە بە مەکتەبەکانەوە ڕەبتی هەیە بە خەستەخانەکانەوە ڕەبتی هەیە بە دەستفرۆشانەوە ڕەبتی هەیە بە پیشەوەرانەوە ڕەبتی هەیە بە وەستا و کرێکارەوە ڕەبتی هەیە کێشەیەکی سەراسەری کۆمەڵگەیە بۆیە کە خەڵک بێتە مەیدان دەبێ هەموو پشتیوانی یەک بن نەک بە تەنیا مامۆستایەک بۆیە بەڵام ئەم کێشەی ئەم ناڕەزایەتیانە ئەوەیە کە ئیعتیمادی بە هێزێکی سیاسی کۆنە پایەدار نەکردووە کە ڕەهنمایی بکە ڕەهبەری بکە کە بە قسەی بکە دەورەیەک بە قسەی کرد بە قسەی نەوشیروان مستەفای کردی بەوە کردی بەجان ئەندام پەرلەمانێک و بردێ پەرلەمان و خۆشی گردەکەی زەرگەتەی لەسەر مناڵەکانی تاپۆ کرد و لێ ڕۆشت
خەڵک ئەم شکستەی خواردووە کە ئاعتیمادی بە هێزێک کرد بەڵام بۆیە هێشتا ئاعتیمادی بێ ئاعتیمادی هێشتا بە حزبی کۆمونیست پێیان نەکردووە بەداخەوە یعنی ئەوەی کە بڵێ حزبی کۆمونیست تۆ نوێنەرایەتی من کە لە سیاسەتە تۆ وەرە چی ئەڵێ من ئەوەکەم چونکە قسەکانی تۆ قسەیەکە کە لە دڵی منایە خۆ کاتی خۆی لە ساڵی 1970 کابرای لە کابرای بەڵشوییان پرسی لە کابرا چێکی بەشانەوە بوو وتی لینین ئێستا لەگەڵ هیتلەریەکانە و ئێستا لەگەڵ ئەڵمانەکانە و جاسووسە وایە و ئەوەی وتی منەمانە هیچی نازانم دوو کێشە هەیە لە کۆمەلگایە کرێکار و سەرمایەدا ئەوەی لینین ئەڵێ ئەوەیە کە منەمە تاڵ ئیتر لینین لەکوێ لە هەر شوێنەکە کاریشی من نییە بۆیە ئەم فەزا شۆڕژگەڕانەیە ئەگەر یاعتیماد بە هێزێ نەکات لە سوچێکەوە سەر دەرێهێنێ سەرکوتیەکە لە سوچێکەوە سەر دەرێنێ سەرکوتیەکە لە سەیسایەک هەر شارەکان پاکردەوە دووبارە گەڕانەوە ئاوەیە یعنی هیوادارم بتوانێن هێزە لە دەوریە کۆ ببنەوە پشت بنێن بە پشتیەکەوە ڕەهبەرەکانیان و یاعتیماد بە هێزێ بکەن یاعتیماد بە حزبی کۆمونیست بکەن چونکە تاوە لە دەرەوە شتێک نییە ناوی ئۆپۆزیسیۆنی بۆژوایی بێت هەمووی دوکان و بازارێکە هەمووی چێشمەکێشیانە لەسەروی کە بچنە پەرلەمان 8 میلیۆنەکە وەرگن دوای 4 ساڵ تەقاوت بن و تەلەڤیزۆنێ پارە وەرگن هەمووی ئەوەیە شتێک نییە لە دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی ناوی ئۆپۆزیسیۆنی بۆژوایی بێت نە شاسوارە نە عەلی حەمە ساڵحە نە حەمە حاجی مەحموود کە هەر هیچ دو پرسیار بیامە بۆ خۆگەر قسەیەک ما بێت لە گفتووەکەمەدا نەهات بێت و سەوارە بەم تەوەرە ناڕەزایەتیەکان و سەرکوتی دەسەڵات بتەوە بیکەیت و یاخود وەڵام بە پرسیاری بینەر کە دەڵێ کەواتە ئەم دوو حیزبە هەم لە شاخ و هەم لە شاریش کێشە بوون بۆ خەڵکی کوردستان یا قسەیەکی تر خۆت بە گرنگی بزانیت ئاماژەی پێدەیت هەر ئەوە ڕەبتی بن ئەوە نییە کە نەوتیان بینی ڕەبتی بەوە نییە کە هاتنە ناو شار بەڵام ئەوەی هەیە کاتی خۆی بەهۆی زوڵمێکی قومیەوە کە لەسەر خەڵکی کوردستان بوو بەهۆی ئەنفال بەهۆی چیبیاباران بەهۆی سەرکوت بەهۆی بە مەعسکەرکردنی شارەکانی کوردستان لەلایەن ڕژێمی بەعسەوە و بە بەهۆی نەبوونی پەیوەندی گرتن بۆم ئاستە تەکنەلۆجیا سەرسوڕهێنەرەی کە ئێستا هەیە خەڵک نەیەزانی لەو شاخە چییە بوزەرێ خەڵک نەیەزانی چییە بە هەر حاڵ پێشمەرگە بوو بە ناوێک لە بەرامبەر حزبی بەعس و لە بەرامبەر هینە جۆرێک لە خۆشەویستی پێدا بوو بێجگەل لەوەش طبعاً هیچ قسەیتیان نییە دنیایەک ئینسانی تێکۆشەر و دڵپڕ لە هیوای وەکو حەمەر ڕەش و وەکو چوزانم عومەرە سوور و کە من ناوەکانیان نەزانم و لە نزیکەوە ئەیان ناسم دنیایەک ئینسانی دڵپڕ لە هیوای تیا بۆ کە هەموو ئومێدیان پیان وا بۆ کە ئەمە بۆ خەڵکی کوردستانیەکەن بەڵام لە نازانیوە کە مەجموعەیە توجاری خوێن مەجموعەیە توجار دانیشتون لەسەرەوە خەڵگە کوژن خەڵگە بڕن زیندانیەکەن و ئەگەر دەسەڵاتێکیشیان بکەوێتە دەست ئەمەی لێبەرهەمیە کە لە 35 ساڵی ڕابردووە بەرهەم هاتوو من پرسیارێکەکەم یەکێتی و پارتی بەو ملیارەها دۆلارانەی کە هەیە ئاخر ئەگەر داهات و ئیمکانات لە کوردستانە نییە ئەم هەموو ملیاردێرە لەکوێ هەڵتۆقیوە هەر هی داهاتی ناوخۆ نییە هەر هی سەرانە و زەریبە وەرگتن لە خەڵک نییە هەر لە قاچاقچێتی و بردن و بەتاڵان بردنی نەود نییە هەر لەوانەوە نییە خۆ ئیسرات و تەزدیر لە خۆ خەڵکی کوردستان ئیسرات و تەزدیر ناکە سیارە بنێرێتە دەرەوە چەک بفرۆشێ بۆ دەرەوە دەرمان بفرۆشێ بۆ دەرەوە پارەکەی بێتەوە هیچ نییە هەر ئەوانەیە بەمانە بوون بە بلیاردێر نانەتوانی کوردستانێک دروستکە کوردستانی حکوومەتێکی یەکگرتو لەم سەر تا ئەوسەری نانەتوانی قانونێکی ئەحوالی شخصی ئینسانی دروستکەن نانەتوانی قانونی کارێکی ئینسانی دروستکەن نانەتوانی دەستورێکی ئینسانی لەسەر ئەساسی هاوڵاتی بوون دروستکەن نانەتوانی باشترین زانکۆکان لە کوردستانە دروستکەن نانەتوانی باشترین خەستەخانە و باشترین توێژینەوەی پزیشکی لە کوردستانە دروستکەن ئەگەر ئیمکاناتێکی لەو بابەتەشیان نەبووایە زانکۆیەکی ئاوا دروستکەن بە پاری ئەو پارەی نەوتەی کە هەیەە هەچ شەریکەیەکیان لە دنیاە بێنە لە یابانەوە بگرە تاوەکو کەنەدا تاوەکو ئەڵمانیا بە مەمنونیەوە هات بۆ بۆیان دروستە کرد بۆ نەیان کرد لەبەرەوەی گیرفانی خەڵکی کوردستان بە گیرفانی خوا نەزانن لەبەرەوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان بەرژەوەندی ئەوان نییە لەبەرەوەی نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن نوێنەرایەتی مشتێ دەوڵەمەند و سەرمایەدارەکەن بڕوا بکە بنار هەتا پێش 2003 تا پێش 2003 ڕوخانی بەعس یەکێتی و پارتی پیانوانە بوو لە کوردستانە ئەمێننەوە هەر پیانوا بوو وەکو ساڵی 70 بۆ 74 کاتێکی موقەتە بۆیە ئەو کوڕەیە گیرفانی خۆی پڕکە
هەر بۆیە هەرچی داهات و ئیمکاناتی دایرە ئیسلاح زەراعی هەیە دا و دەرمان هەیە هەرچی مەسەلەی مەوادی ئینشایی هەم شۆفڵ و گەڵابە و حەفارە و هەرچی شتێک کە خەسڵەت و شارنشینی شارەکانی کوردستان بوو هەر هەمیان سەدی بەخمەشیان فرۆ سەدی بەخمە ماڵاوە بێ لەبەرەوەی بەتەمان نەبوون بمێننەوە وتیان ماوەیەکی ینی کۆمەلگیان بەهی خۆیان نەزانی وەکو دز وەکو جەردە چۆن جەردە ئەچێتە ماڵێکەوە هەوڵەدا هەرچی شتێکی گران بە هایتیا بیبا وەکو جەردە هەروەک جەردە بۆیە ئەیانتوانیەوە بکەن بەڵام نەیان کرد لەبەرەوەی نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن بۆیە دەبێ بڕوخێن ئەوان خەڵک گەمێنێتەوە ئەوانە بێ بڕۆن یەک نوکتەیە بەگەڵ مستەفاشا باسم کرد لە ڕێباز حەملانیان پرسی ئەمە لای خۆی بە کورتی فەرموو لە ڕێباز حەملانیان پرسی ئەمە لای خۆ ڕاوێژکاری ئابووری سەرۆکی هەرێمە باشە سەرۆک وەزیرانە وتیان باشە ئێوە ئەو نەوتە بۆ بە $34 فرۆشن لە کاتێکە لە بازاری جیهانیە بە $60 و $70 وتی آخر ئێمە لەبەرەوەی کە نەوتەکە بەهینە بین نەوتەکە بە ترێلا بین بە بۆری ناڕوە بە شاحینەی بین باش آخر یعنی لەبەرەوەی کە زۆرە شڵەقێ لەبەرەوە پارەکەمەکە آخر کەل لە پوت بڵێت تۆ لەبەرەوەی ئەو نەوتە بە قاچاخە بیت نەوتی قاچاخیشی وەکو نەوتی دزرا و حسابی لەسەرەکرێ نەوتی دزراویش هەر شتێکی دزرا و لە بازارڕ بەنیوە قیمەت پاراکە و من بەوتیشم وتم تۆ بڕۆ لەو بازارڕە پاسکیلێ لەو سەجادێ پاسکیلێ بدزە بە سعرەکەی خۆی ناتوانانی بیفرۆشی وەکو دزیە بێ بیفرۆشی نیوە سیعرت بە نیوە هینە ئەیفرۆشی ئەڵێ وڵا لەبەرەوەی کە لەناو بە شاحینەی بن ئەشلەقە و کەفوکەرەی زۆربەر لەوەی کۆتایی پێبێنین دوو سەرنج لەلایەن بینەرانەوە هاتووە نابێ بازی بەسەریان دەبین و کۆتایی پێبێن لەوێ ئەوانش ئاراستەی تۆ بکەم لە زۆمنی قسەکانتە دەوترێ بەڵام وێ ڕای هەموو ئەوانە پارتی یەکێتی خۆریان لە ئاوابووندایە و سەرنجێکی تریش کە سەرنج ڕاکێشە بەلامەڵێکە ئەوەیە کەرتی پۆلیس بەهێز نییە بۆیە ناتوانێت ئەوانەی سەرپێچی یاسایی ئەەکەن دیارەوانی لە نزیک دەسەڵاتدارانن کاردانەوەیان بەرامبەردا هەبێت و شارنشینی دابمەزرێنن سەرشتا لەسەر ئەم دوو بۆچوونەی کە هاتووە بە کورتی کێشەکە ئەوەیە نە حکوومەت هەیە نە پەرلەمان هەیە نە قانون هەیە دەسەڵاتێکی چەکدار لە جغرافیای دیاریکراوە دەسەڵاتی بەدەسەوەیە کێ ئەتوانێت لە منتیقەی یەکێتیە قاچاقچێتی بکە خەڵک بکوژێ خەڵک بفرێنێ ڕۆژنامەنووس بگرێ ئەوە دوێنێ لە سەرجادە سێ دانە سیارە پەلاماری ئەندام پەرلەمانێکی وازان ناوی گەردیە ڕەوفگەردیە شتێکی وە هینە مەحامیە هەموو سەرچاویان شکان و ویسیانە بیفرێنن بەڵام نایانتوانێت بیفرێنن هەموو سەرچاویان شکانەوە کێ توانێمانە بکە هەموو ئەوانەی کە لە پەنای ڕاستەوخۆ لە پەنا دەسەڵاتەوە نە حکوومەتێک هەیە نە قانونێک هەیە ئەوەی کە تۆ لە کۆمەلگەیە کابی قانون هەبێ حکوومەت هەبێ کەسێ بتوانێت مڕاجعات کا بە جێگەیەک شەکوایەکی هەبێ ئەم شەکوایی پەیگیری بکرێ شتیوان نییە شتیوان نیە مەجموعەیەکن کە خۆیان بڕیارەدەن چێ بگرن چێ بکوژن چێ سجن بێ چێ فلان بێ قایم خامی سلێمانی لە نێو ئاسایشی سلێمانیە کوشتیان قایم خامی شارەکە دوایوتیان خۆی خنکانەوە بۆیە حکوومەت نییە تا تۆ بڵێ کەرتی فلان شت بەهێزە کەرتی فلان زەعیفە هیچ شتێک نییە پەرلەمانیش یەک کڵێشەیەکی مشەخۆریە بەس بۆی کە قاوغێکی قانونی بن بە دەسەڵاتێکی میلیشیایی کە هەیەە و هیچی تر نییە بۆیە هیوادارم ئەگەر ئەمانە ئەڕۆن بە دەستی خەڵک بڕۆن بە شۆڕش بڕۆن نەک ئەمانە بڕۆن و حەشتی شعبی بێتە جێگەی بە نموناڵم ناڵم وای لێ بەڵام ئەگەر بەهێزی یەکگرتو و ڕێکخراوی خەڵک ئەمانە لە دەسەڵات نەکێشرێنە خوارەوە ئەوەی کەیەتە جێگەی شەربیە لەمان باشتر بێ ئەوە نمونانەشمان بینیوە لە دنیاە زۆر باشە تاهیر حەسەن زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوویت و ماندوومان کردی بە کۆمەڵێک پرسیاری زۆری خۆمان و بینەران زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەران و بیستەرانی پێشنگ تیڤی ئێوەش ماوە نەبن زۆر سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوەش بەداخەوتر کاتی بەرنامەکانمان تەواو بۆ ناتوانین چیتر سەرنج و پرسیاری تر وەرگین بەڵام ئەگەر شتێکی احتیا بوو پێویستی وەڵامدانەوە بوو حتمما لە بەرنامەکانی تردا
دێنەوە سەریان وە کەمیشە بەڵێن دەدەین هەر لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێت.